بە ئەنجامدانی سیاری کۆتایی هات بە یاریەکانی قۆناغی یەکەمی خولیپلەیەکی کوردستان کۆمەڵی دووەم یانەی دەربەندی خانیش لەبەردەم هاندەرە زۆرەکەی و لەبەردەم بارانە بە خوڕەکەی ڕەحمەتی خوای گەورە میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. یاریەکە بۆ هەردوویانە گرنگ بوو لەبەرەوەی بردنەوەی هەریانەیەکیان بەتەنیا لەسەر و ڕیزبەندی خولەکە دەیهێشتەوە. یاریەکە بەگشتی ئاسێکی مامناوندی بەخۆیەوە بینی. بە جۆرێک لە هەردوو جەمی یاریەکەدا سەرڕای چەندین هێرشی هەردوویانە بۆ سەر گۆڵی یەکتری بە تایبەتی پێشمەرگەی سلێمانی کە زۆر نزیک بوون لە هەژاندنی تۆڕیانەی خاوەن یاریگا، بەڵام بە درێژایی هەردوو گێمەکە بەهۆی پەلەکردنی یاریزانان و تەڕی یاریگا ڕێگر بوو لە تۆمارکردنی گۆڵ و لە کۆتاییشدا یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات و هەردوویانش بە خاڵێک ڕازی بوون. دوای بەرامبەربوونەکان ڕاهێنەری هەردوویانە باز لە ئاست و ئەنجامی یاریەکە دەکەن و ڕاهێنەری پێشمەرگەی سلێمانیش باز لە کۆڕانکاریەکانی تیبەکەی دەکات بۆ قۆناغی دووەم. وەڵام سواز بۆ خۆی گەورە نەتیجەکە عادلانە بوو، بەڵام ئێمە بە تەموحیەوە یاریمان کرد لەگەڵ پێشمەرگە لە ساحەی خۆمان و پاپشتی و هاندرە خۆشەویستانە بۆ ئەوە یاریمان کرد بەڕاستی سێخاڵی یاریەکە مەساوەگەر بکەین، بەڵام سواز بۆ خۆ خاڵێکیش لەگەڵ یانەیەکی وەکو پێشمەرگە خراپ نییە بۆ ئێمە. کەش بەدڵنیانە کەشوها زەرەری زۆر هەبوو بۆ ئێمە بەڕاستی، چونکە ئێمە ناو یاریگا و هاندرانی خۆمان بوو ئەبووە سێخاڵمان بێنایە، بەڵام سواز بۆ خۆی گەورە. ئەتوانم بڵێم لە کەش و ئەوایەکی لە سەرەتای دەستپێکردنی یاری تا کۆتایی ڕەحمەتی خوای پەروەردگار بەسەرمانەباری ئەتوانم بڵێم لە ئەنجامەکە ڕازیم، چونکە تۆپی پێ یەکێک لەو هۆکارانەی کە تەکتیشی تیپەکان تێکەداتن کەش و هەوای ناخۆشە. بۆ ئەمڕۆ کەش و هەوایەکە زۆر ئەتوانم بڵێم لە بەرژەوەندی ئێمەنەوە، بەڵام سوپاس بۆ توانیمان لەم یاریگای بەرامبەر تیپێکە لەم قۆناغە هیچ یاریشی نەدۆڕاندەوە تیپێکی چاکیشە توانیمان خاڵێک بەدەست بێنین، ئەتوانم بڵێم بەڵێ لە ئەنجامەکە ڕازی بووم. نابێگومانە بێ ئێمە گۆڕانکاری زۆرتر بکەین، ئێمە لە سەرەتای خولەکەش بیرمان لەوە کردو لە قۆناغی یەکەم هەوڵدەین خاڵەکان کۆ بکەین و لە قۆناغی دووەم بتوانین پارێزگاری لەو ئەنجامانە بکەین. بەرامبەربوونە پێشمەرگەی سلێمانی بووە خاوەنی سیانزە خاڵ و بەتەنیا لەسەر و ڕیزبەندی کۆمەڵی دووەمدایە و دەربەندی خانیش بە 12 خاڵ پلەی دووەمی گرتووە. ئەوەی جێگەی خۆشحاڵی بەرپرسانی وەرزشی یاریەکە و یەکێتی تۆپی پێی کوردستان بوو ئامادەبوونی هاندەرێکی زۆری یانی دەربەندی خان بوو کە پێشدەستپێکردنی یاری تا کۆتایی یاریەکە لە هاندانی تیپەکان نەوەستان بە شێوەیەکی سەردەمیانە و بەبێ بوونی هیچ کێشە و گیری و گرفتێک. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.